بەراوی خی گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست خۆپیشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیان لە چەند ناوچەیەکی سنووری پارێزگای سلێمانی و هەڵابجە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دژی خراپی دۆخی گوزەرانیان هەروەها کەمی هەلیکار و نەبوونی موچە و خزمەتگوزاری دەستی پێکردوتەوە. ئەوە لایەن دەسەڵاتیشەوە پێشێلکاری بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجام داوە تاوەکو ئێستا سێ خۆپیشاندەر گیانیان لەدەستداوە. لە بەرنامی ئەمڕۆ بە میوانداری ڕێک لە بەڕێزان دارا محەممەدەمی ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی عومەر عینایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. خۆپیشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چەند ناوچەیەک دەستی پێکردووە. لە هەر یەک لە قەزاکانی چەمچەماڵ و ڕانیە و سەید سادق و کفری و ناحیەی پیرەمەگرون و چەند ناوچەیەکی دیکە هاوڵاتیان خۆپیشاندانیان ئەنجامدا و لە خۆپیشاندانەکانیش گرژی دروست بوو. لە قەزای چەمچەماڵ خۆپیشاندان بارگرژی لێکەوتەوە. بەو هۆیەوە خۆپیشاندەرێک بە گوللە گیانی لەدەستدا و چەند خۆپیشاندەرێکی دیکە بریندار بوون. پەیامنێری پەیام لە چەمچەماڵ ڕایگەیاند دوای ئەوەی خۆپیشاندان لە ناوبازاڕی چەمچەماڵ دەستی پێکرد دواتر خۆپیشاندەران ڕۆیشتنە بەردەم لقی نۆزدەی پارتی و شەڕ و ئاڵۆزی لێکەوتەوە. بەپێی زانیاریەکان لە بەردەم لقی نۆزدەی پارتی تەقەیەکی زۆر کراوە. لە ئەنجامدا گەنجێکی خۆپیشاندەر کە تەمەنی 26 ساڵە لە بەردەم لقی پارتی گیانی لەدەستدا و سێ خۆپیشاندەری دیکەش بە فیشەک بریندار بوون. لە شاری ڕانیەش خۆپیشاندان بەڕێوە چوو دەیان گەنجیش لەلایەن هێزەمنیەکانەوە دەستگیر کران. پەیامنێری پەیام لە ڕانیە ڕایگەیاند گرژی و ئاڵۆزی لە نێوان خۆپیشاندەران و هێزەمنیەکاندا ڕوویدا. بەو هۆیەوە هێزەمنیەکان تەقەی زۆریان بە ڕووی خۆپیشاندەراندا کرد. خۆپیشاندەرانی ڕانیە هەوڵیاندا بچنە سەر بارەگاکانی یەکێتی و هێزەمنیەکان لە ڕێگەی تەقەکردن و بەکارهێنانی گازی فرمێسک ڕێژ خۆپیشاندەرانی ڕانیەیان بڵاوە پێکرد. لە ئێستاشدا زۆربەی شەقامە سەرەکیەکانی شاری ڕانیە پڕ کراون لە هێزی سەربازی و هەروەها هێزێکی زۆری دەستگامنیەکانیش لە ناو بازاڕی شارەکە و شوێنە گشتیەکاندا بڵاوی پێکراوە. هاوکات لە قەزای سەید سادق خۆپیشاندانێکی بەرفراوان بەڕێوە چوو لە خۆپیشاندانەکەشدا گرژی دروست بوو. خۆپیشاندەرانی سەید سادق هەریەکە لە بارەگاکانی پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و بینای قایمقامێتی قەزاکە و ماڵی قایمقامیان سووتاند. بەپێی زانیاریەکان لە خۆپیشاندانەکەی قەزای سەید سادقدا دوو خۆپیشاندەر بریندار بوون کە یەکێکیان مێرمنداڵێکی تەمەن 16 ساڵە. بە هەمان شێوەش ئەم شەو لە قەزای کفری خۆپیشاندان بەڕێوە چوو. بەپێی زانیاریەکان لە خۆپیشاندانەکە کەسێک لە بەردەم کۆمیتەی یەکێتی بە گوللە گیانی لەدەستداوە. دوای خۆپیشاندانەکان سەرۆکی حکومەتی هەرێم پەیامێکی بڵاو کردەوە و دەڵێت خەڵکانێک دەیانەوێت بژێوی خەڵک بۆ بەرژەوەندی شەخسی خۆیان بەکاربێن و بە بیانووی بەرگریکردن لە ماف و داخوازیەکانی خەڵک هەوڵی تێکدان و سووتاندن و ئاژاوەنانەوە دەدەن. مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم لە پەیامەکەشیدا ئەوە دەخاتە ڕوو حکومەت هەموو هەوڵ و توانایەکی خۆی خستوەتە گەڕ بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە داراییە و هەست بە بارگرانی و سەختی ژیانی هاوڵاتیان دەکات و سوپاسی خۆڕاگریشیان دەکات و خۆپیشاندانی ئاشتیانە و شارستانیەش بە مافێکی ڕەوا دەزانێت لە چوارچێوەی یاسادا. مەسرور بارزانی باز لەوەش دەکات دەبێت ڕێگە لە ئاژا و پشێوینانەوە و پەنابرنە بەر توند و تیژی و تێکدانی شوێنە گشتی و تایبەتی و بارەگاکان بگرن و سەرپێچی کارانیش ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. بەهۆی وەڵام نەدانەوەی داواکاریەکانی خەڵک لەلایەن دەسەڵاتدارانەوە جارێکی دیکە خۆپیشاندانی بەرفراوان لە چەند ناوچەیەکی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەستی پێکردووە و چاوەڕوانیش دەکرێت بەرفراوانتر بن. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستادارە بەخێر بێن ئەگەر لەوە دەست پێ بکەین خۆپیشاندانەکانی ئەمڕۆ کە دەستی پێکردووە لە زۆرێک لە شار و شارۆچکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە تاکو ئێستاش بڵێن بەردەوامە. ئەم جارە هیچ پەیامێکی جیاوازتر هەیە لە خۆپیشاندانەکانی پێشوو کە لەم جارەدا هەبێت؟ بەناوی خۆی بەخشەدە مێرەبان سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵی پام.
لە ڕاستیدا خۆپیشاندانانە شتێکی چاوەڕوان کرا بوو و ئەو بارودۆخە پرسەی کە ئەمڕۆ لەسەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و بەڵێنانەی حکوومەتی هەرێم چەند جار لە دوای جار داوەتی بە هاوڵاتیان و جێبەجێ نەکردنیان و خەمساردی حکوومەتی هەرێم و گوێنەدان بە ژێوی و ژیانی خەڵک و بە کەمزانینی فشاری خەڵک و حکوومەتی هەرێم پێی وایە هاوڵاتیانی کێشەیەکیان نییە یان چەند جارێکانی من لە بەرپرسانم بیستواڵێن ئێمە نابێت لە پێناوی موچە و هەندێک شتی لەو بابەتە سەروەری لەدەست بدەین بەسانە گەرژانی نەبوو نان نەبوو سەروەری چی ئەمێنێتەوە بەڕاستی جا پاشان لەو سەروەرێت چییە کە هاوڵاتی تەنانەت مافی ڕادەربڕینیشی نەبێ هاوڵاتی بۆی نییە خۆپیشاندان بکە بۆی نییە داوای مافی خۆی بکات تەنانەت ناوێرێ بۆ کەناڵەکان قسە بکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە هاوڵاتی لە شارێکی گەورەیە بگەڕێ بڵێ کاکە بەس ڕای خۆتم پێ بڵێ بەڵێ بۆ کۆی لە هەولێر ئابینیمان دەزانی چەرچڵ ڕێ هەر کاتێک دەسەڵاتداران خەڵک لە دەسەڵات ترسا مانای وایە دەسەڵاتەکە دیکتاتۆرە هەر کاتێکیش دەسەڵات لە خەڵک ترسا و بەدەم داوای خەڵکەوە هات مانای وای دیموکراسی هەیە بەڵام بەڕاستی لێرە 100% پێچوانەیە دەسەڵات زۆر بێباکە هاوڵاتی ترسێنراوە بە فیشەک ڕوبەڕوویە بنەوە ئەمە کارەساتێکی گەورەیە گەنجێک نانی نەبێت دا نەمەزرێ خوێندنی تاوا کردووە نازانێ مەسیری چییە و هیچ تەنانە خزمەت گوزارەکانیش هێشتا زستان نهاتوە کارە باش نەماوە بێ خۆپیشاندان بکە داوای مافەکانی خۆی بکە دەرەنجام بە فیشەک و بە گولە ڕوبەڕووی ببنەوە هەموو ئەو کەسانەی ئەمڕۆ خۆپیشاندانیان کردووە کاڵم هەموو ینی زۆری نەی هەرە زۆری تەمەنیان خوارسی ساڵە بابە ئەمانە باوەڕیان بەوە نییە تۆ بڵێ من شەرعەتی سەوریم هەیە و ڕابردوویەکەم هەیە و شۆڕشم کردو ئەمەوەی بینی وای نەبینیوە ئەی بینێ کۆمەڵی دیکتاتۆر و مافیا و پارەخۆر و قاچاقچی هەیە و بەسەر جانی خەڵکەواژی و دوجار مافەکانی پێشێل کراوە و ڕێگاشی نادەن بێتە پێشەوە لەو وڵاتانەی کە دەسەڵات خەمی خەڵکی بوو بێ نمونەمان زۆرە لە دنیا خەڵک کە خۆپیشاندانی کردووە دەسەڵات تەسلیمی کردووە کاکە حوسنی مبارەک دیکتاتۆرێک بوو و سەرۆکی وڵاتێکیش بوو کاتێک کە خۆپیشاندان ڕوویدا لە میسر و لە قاهیرە ئەو گرتبوونەوە گەورە بوو پێشەوەی خوێنڕشتن ببێ و خەڵکێکی زۆر تیا بچێتی هادی استقالی کرد تەواو ئەمانە ئامادەنین ئەوەش بکات کە ئەوە ناکەمەکان نەگەشتە دەسەڵاتی من پێم وایە تا دەسەڵاتی ئەمە ماوێتی بەڵام بەڕاستی ئەوە تا کە خەڵک ڕاپەڕی بزانە لە شار و شارۆچکەیەکەوە نمونونەکەی ببینە لە هیچ شارێکا خۆی بۆ ناگرن بەڵام ئەگە دەسەڵات ئامادە نەبێ گوێ بە داوای خەڵک بگرێەوە بە فیشەک جوابی باتەوە دوجار خۆپیشاندانەکان وەکو ئەوی لێ دەکات سەردەمی شا کە خومینی هات خوێن ڕشتن دەبێت کۆی لە وڵاتانی تری کە دیکتاتۆرەکان حکمیان کردۆ ڕوبەڕووی خەڵک بوون ئەم برادەرانە هیچیان ناکەن نەگوێ بۆ داوای خەڵک دەگرن نامادەن بە ڕاپەڕینی خەڵک ئاشتیانە چۆڵیکەن بە فیشەک جوابی خەڵگەدەنەوە بە خەڵکی ژەڵێن هێور بن و هێواش بن و تونڕەوی مەکەن و ئاژاوە گێڕی مەکەن و من پێم وایە ئاژاوە دروستەکە ئەو حکوومەتی و دەسەڵاتەیە و بەرپرسیار حکوومەت ئاژاوی دروست کردو لە بەرەوەی خۆی لە خەڵک ناپرسێتەوە حکوومەت بێ باکە حکوومەت احترامی ڕای خەڵک ناگرێ دەیان جار پەیام و مەسیجیان بیست لە خەڵکەوە لە ڕۆشنبیر و لە سیاسی و لە پەرلەمانتار و لە هەموو کەناڵەکانەوە کە ئەم بارودۆخە تا سەر قبول ناکرێ ئێتر تۆ گوێبیست نابی دەرەنجامی ئەوە سپاس دەکەم کاگومەرجەناب بە خێربی پێ دوایە ئەگەر گوێ لە داواکاری خۆپیشاندەران نەگیرێت دۆخەکە ئاڵاوستر دەبێت مەسەلا ئەگەر لە سلێمانی ئەمڕۆ سبەی لە هەولێر و دۆکێش خۆپیشاندان دەکرێت بەوە چوونی بەڕێز سپاس بۆ جەناب و بۆ بینەرانی کەناڵی پەیام سپاس بۆ بەڕێزم کاردەسا من دەستخۆشی لێەوەکەم هەموو جارە لەمبی بەرەوە ڕێگەدەن ئێمە پەیامی خۆمان بەخەڵگەێنین ئەوە هیوادارم ئەو کەناڵی ئێوەش بەدەردی کەناڵی NRT نەچێت لێرەوە بۆ خۆم ناڕزایەکی تون دەربرم بەرامبەر بەداخستنی کەناڵی NRT کە ئەم جۆرە کەناڵانی ئێوە و NRT و سپێد و ئەو جۆرە کەناڵانەیە کە ئێمە ئەتوانین نەفەسی ئازادی لێوە بکێش بەداخەوە ئەگەر ئەو نەفەسەش نەمێنێ بارودۆخەکە زۆر خراپترە بێ سۆشیال میدیا بە شێوەیەکە کە خەڵک ئەتوانێت دەنگی خۆی بگەێنێ بەڵام بەم شێوەیە کە لەم کەناڵەوەی خەڵک ناتوانێت پێویست گوێ لێ دەنگ پەیامەکانی خەڵکە ناڕازیەکان بێ من هەر لەم پەیام لەم منبەرەی ئێوەوە پێش 6 مانگ هۆشداریم دا بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بارودۆخەکە زۆر خراپترە بێ ئەو کاتە خۆپیشاندێک دوو خۆپیشاندان بوو کە هەندێنەوەی نوێ و هەندێ داخوازیان بۆ کرد من پێم وتن کە وریابن بارودۆخەکە زۆر خراپترێت و ئێستاش ئەلەم کەناڵی ئێوە لەم منبەرە بەڕێزی ئێوە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم بارودۆخەکە لە ساڵی 75 لە ڕووی
دەرەکیشە و لە ڕوویناوەکیشەوە خەتەرترە بۆ وەزعی بارودۆخی هەرێمی کوردستان لە پەیوەندی بە عێراقیشەوە پەیوەندی بە تورکیاوە پەیوەندی بە سووریاوە پەیوەندی بە ئێرانەوە بارودۆخی هەرێمی کوردستان لە وەزعەکەیە کە لە ساڵی 75 ترسناکترە بۆ ئەوەی ئەم قەوارەکەش لە خەتەرایە و هۆکاری سەرەکیش کە قەوارە لە خەتەرایە خەڵکی کوردستان نییە هۆکاری سەرەکی بە دەرەجەی یەکەم پارتی وێچێتیە بە دەرەجەی ئەم بزوتنەوەی گۆڕانە کە من لە بزوتنەوەی گۆڕان ئەم سێ حیزبە سەرەکیە ئەم بارودۆخیان بەو شێوەیە گەیانوتە ئەو ئاستەی کە ئێستا هەم خەڵکیشیان لێ ناڕازی بێ خەڵکی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان مەمنون بێ خەڵک بە خۆپیشاندان ڕازی بێ خۆپیشاندانێکی ئاشتیانە تۆ پێویستە ڕازیبی لێ کە دێ خۆپیشاندانێکەوە ئەگەرێتەوە بۆ شوێنەکەی خۆی بەڵام تۆ کاتی ڕێگەی نادەی خۆپیشاندان بکرێت ئەبێتە ڕاپەڕین ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە خۆی وای کردووە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانە کە وایان کردو خەڵک خۆپیشاندان بکە بە ڕاپەڕین بە هێرش و بە پەلاماردان کاتێت تۆ پەلاماری خۆپیشاندەرانەی خۆپیشاندەرەکانیش عەکس العەمەلیان بێت ڕەتفعلیان بێت کە ڕەتفعلیان نەبوو ئەوەی لە دەرەچێکە ئەو بارودۆخی لێجەکە ئێستا هەم خۆپیشاندەر شەهید دەبێت هەم لە هێزەکانی ئاسایش و پۆلیسی شەهید دەبن ئەمە بۆ ئێمەش کە خەڵکی ناڕازین کە پێمان خۆشە بارودۆخە بە شێوەیە بشکێتەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ و قەوارە سیاسەکەش پارێزراو بێ بەڵام جێداخ و ئەسەفە من لێرەوە جارێک لەم لە هەوڵە خۆپیشاندەکانی حەڤەی شوباتە لە کەناڵی ئێنانی بەڵام پێم وایە لە ڕۆژنامەی هاوڵاتی و پەیامێکم نووسی خەڵکی هەولێر بۆ بێدەنگە جەنابی کاک فەرات پیرباڵ کە یەکێکە لە هەر ناڕازیەکانی ئێستا بە منی وت ئەم ئاغای عینایەتی چی دەوێت لە ئێمە من ئەمەوێ چۆن خەڵکی سلێمانی ناڕازی دەرەبڕێت چۆن خەڵکی هەڵەبجە ناڕازی چۆن لە گەرمیان لە چەماڵ لە پێنج جوێن لێر ناڕازی ئەو ستەمەی لێرە دەکرێت لە هێوش دەکرێت بۆچی خەڵکی هەولێر ڕازیە بەم ستەمە من لەمت ئەمەیان تێناگەم یعنی مەفروض من نامەوێت بە هیچ جۆرە توندی ژێبێ بەڵام من داخوازی ئەەکەم خەڵکی هەولێر خەڵکی دۆکیش ئەو بەتایبەتی هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش کە وەک ئێمە حتا ئەندامەکانی پارتی ئەندامەکانی چێتی ئەندامەکانی گۆڕان چۆن ئێمە خەڵکی کوردستان بێموچێ ئەوانش بێموچن یعنی ئەوەی ئیسەفادەی کردووە لە بارودۆخە ئەوە ئەندامانی پارتی وچێتی نین گۆڕان نین ئەوە سەرانی ئەم حیزبانەیە کە سوودیان وەرگرتووە سەرانی حیزبەکان و کۆمپانیەکانی سایی سەرانی حیزبەکان ئێستا ئەگەر جواب بەوەدی لێکی بدەیتەوە خۆی خەڵک بۆچی ئێستا زۆر تووڕێ لەبەرەوەی ناداتپەروەری هەیە لە شێوەی ژیانی خەڵکان لە هەرێمی کوردستانە لە سەردەمی بەعاز ئەگەر کەسێک زۆر خۆش بژایە لە چاو کەسێک زۆر ناخۆش بژایە دەبۆ یەک بوو ئێستا 1 بۆ ملیۆنیش نییە ئەم نادادیە وای کردووە کە ئێستا سەرۆت و سامانی هەرێمی کوردستان لە دەستی 1000 عایلێکا کۆ بێتەوە لەوانێت 300 لێرە بێ 700 لەولایە کەواتە ئەو باخاتەکەی تری وای لێکی بەرە بە ئاراستی هەژاریەچێ خەڵکیش هەژاری قبول ناکە پێم وایە نوێنێکی مەقولەیەکی ئەبوزەری غەفاریە ئەڵێ ئەتەعەجەبوا من الذين يشدون بطونهم من الجوع ولا يشهرون بسيوفهم نحو الأغنياء خەڵک تەقبول ناکە سرم سوڕێمێنێ لەو کەسانی کە سکیان ئەگوشن لە برسانە بەڵام شمشێرەکانیان ڕوبەڕووی دەوڵەمەندەکان ناکەنەوە دەوڵەمەندی ئێستش چیە دەوڵەمەندیش ئێستش ئەو کۆمپانیانن کە بەهۆی سەروەتی ژێرزەوی و سەرزەوی هەرێمی کوردستانەوە کە لە دوای ڕاپەڕینەوە ئێستا بوونەتە مۆڵتی میلیۆنێر حکوومەتی لە حکوومەت دەوڵەمەندترن خەڵک ئەمە بەچای خۆی بینێت تەقبولی ناکە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ئامۆژگاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ریفۆرمێکی خۆی بکاتەوە فۆرماتێکی خۆی بکاتەوە سەرنج بدا بزانێ ئەوانەی کە لە پێش ڕاپەڕین یا دوای سقوتی سەدام بارودۆخیان چۆن بۆ چۆن ئێستا بەم شێوەیە گەیشتون لە حکوومەت دەوڵەمەندتر بوون بێ مڕاجعەتی خۆی بکاتەوە دەستکات بە هیچ نەبێ خۆماڵیکردنی کۆمپانیەکانی نەوت بێکەم هەنگایەوە بێ کۆمپانیا زەبەلاحەکان کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو عقودە نەوتیانەی کەوا هەیە لە هەرێمی کوردستانە بێت جارێکی کە مراجعەی تیا بکاتەوە وای لێ بکات کە سەرۆت و سامانی ئەم وڵاتە نەڕژێتە گیرفانی تورکیا نەڕژێتە گیرفانی کۆمپانیەکانی خۆیان 3-4 کۆمپانیای بە تهدید 3-4 کۆمپانیا هەیە کە زۆربەی ئەڕژێتە گیرفانی ئەوانەوە وای لێ بکات ئەم پارانە بێ بڕژێتە ناو خەزیێنەی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و لەوێشەوە بڕژێتە گیرفانی خەڵکی باش بەس پێ دوێ هەندێک سەرکردە و کۆمپانیا ئێستا زۆر لە دۆناڵد ترامپ کە سەرۆکی پێ بڵین ئێستاش بڵین ماوەکەی ماوە دەڵێ سەرمایەکەی 3 میلیارد دلارە زۆر لەوە دۆڵەمەندترن 3 میلیارد دلار بە تەسەووری من لەوانەیە 3 میلیارد هەبێ بە تەسەووری من کۆمپانیا هەیە لە 3 میلیارد دلار زیاتری هەیە لە هەرێمی کوردستانە و کۆمپانیاکەش هیچ کۆمپانیای نییە هیچ کۆمپانیای نییە لێرە لەژێر سایی بەرپرسێکی گەورانە بێ کۆمپانیا زەبەلاحەکان باسەکەم هەمویان ئەوەی کێشەیە بۆ ئێمە بۆمان ناسەلمێنێ وەکو ئەوەی بەڵێ مانگەشە و دیارە بەڵام تۆ ناتوانانی مانگ بگری
وانە خۆ مانگم بۆ ناگیرێ بەڵام مانگەشەویشە بینم یعنی ئێمە ئەبینین کە دزی و تاڵانی لە جیرفانی خەڵکی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بۆ جیرفانی بۆ قاسەی کۆمپانیەکان و بێگومانیشن ئەم کۆمپانیا لەژێر سایی ئێکس مەسوول و وای مەسوولایە بەڵام بۆمان ناسەلمێنێ بۆ چکو ئەوان لە دایرەی تەزیری عقاری و بمبورە لەو شوێنەی کە کۆمپانیەکان تۆمار کراوە بە ناوی خەڵکی کەوکەوە تۆماریان کردو لەبەرەوە 1000 ساڵ ئێمە بڵێ هی ئەوان نییە بەڵام لە ژێرەوە ئەمانە هەرمویان پەیوەستن و پەیوەندیان هەیە و بەرژەوەندیان هەیە و ئەو ژیانە بڵێن تەرەفەی کە تیا ئەژین ئەو ژیانە موریحی کە ئەوان تیا ئەژین و خەڵک لە وەزع ئەژی زۆر بە وازحی دەریخا کە بێگومان بن لەوەی ئەم نادات پەرۆدیکە ئێستاکی هەیە خەڵکی کوردستان لیان قبول ناکە لەبەرەوە باشترین طریقە ئەگەر یانوێ خۆشیان دەرباسکەن ئەزمونونەکەش دەرباسکەن خەڵکی کوردستانی دەرباسکەن زۆر بە پەلەفریای خۆ بکەن فۆرماتێکی خۆیان بکەنەوە جاریشکە بێنەوە دەستکەنەوە بە قاسەکانی خۆیانە ئەو پارەی زراوە لە خەڵکی کوردستانیان زیوە بیهێنەوە بیخەنەوە بیڕژێنەوە ناو قاسەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی. سپاس دەکەم مامۆستا سەبارەت بەوەی کە ئێستا سەروبەندی خۆپیشاندانەکان کۆبوونەوەی سێ قۆڵی بڵێن لایەنە پێکێنەرەکانی حکوومەتی شەیە ئەم کۆبوونەوەیە دەتوانێت هیچ لە دۆخی خەڵک بگۆڕێ خۆپیشاندەران ئارام کاتەوە لە ڕاستیدا بڕیارە بەیانی کۆبوونەوەی سێ قۆڵی هەبێت بۆ چوونی من ئەگەر خۆپیشاندانەکان بەردەوام بن ئەم شەو تا بەیانیش کۆبوونەوەی سێ قۆڵی ناکرێ یان دواخرێ بەڕاستی ئەم دەسەڵاتە ترسنۆکە لە بارودۆخی ئاوایە ناوێرە کۆبێتەوە مەگەر کۆبوونەوەکە لە سلێوانی نەکرێ ئەبێ بچێتە دوکانیان شوێنێکی بەڵام کۆبوونەوە چارەسەری ئەو کێشەی خەڵک ناکە حکوومەت ئەگەر بێ گۆڕانکاری بکە باوەڕ کە کۆبوونەوەی ناوێت داواکاریەکانی خەڵک ڕوونە پێداویستی خەڵک ڕوونە حکوومەتی هەرێمی کوردستان دوای چەندین هەوڵی وەکوتم ئەندامانی پەرلەمان و ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی و ڕۆشنبیر و سیاسەت مەدار و دڵسۆزی خەڵکی کوردستان و دڵسۆزی حکوومەت و هەموو ئەم داواکاریانەی کە کراوە ئەم هەموو هەوڵانەی درراوە حکوومەت گوێی بۆ کەس نەگرت حکوومەتی هەرێمی کوردستان یا با بڵێن ئەو دەسەڵاتی ئەمڕۆ لە هەرێم هەیە ئەگەر خۆی شتێکی ویستی بێ گوێی بۆ کەس نەگرت و ویستی ڕیفراندۆم کە هەموو حیزبەکان و هەموو خەڵک گوتی مەیکەن جوابی کەسی دەدایەوە گرێبەستی نەوتی 50 ساڵەی لەگەڵ تورکیا کردو پرسی بە کەس نەکردو و تەنانەت هیچ کەسێک من خۆم وەزیر بووم لە حکوومەتەوە هەموو پەرلەمانتارەکان بۆ ئێستاشەوە تەحەداکەم ئەو گرێبەستان دی بێ وردەکارێکی بزانە حکوومەت هەر شتێک خۆی مەبەستی بێ ئەم هەموو کۆنتراکتەی کردو ئەیکا و کەس نازانێ و بێگومانیش بە بەڵگەوە چەندین کۆمپانیا هەیە سەرۆتەکەی لەسەر و 5-6 ملیار دۆلارەوەیە و هەمووشی لە پەنای دەسەڵاتەوە و یان بەشێکیان بەرپرسی دەسەڵاتیشن ئەم هەموو خاوەنی سەرۆت و سامانەنی ئامادەرین دینارێکی بێنەوە گۆڕانکاری واکرێ عمەری کوڕی عەبدولعەزیز کە هات گەندەڵی هەبوو لە دەسەڵاتی ئەمەویەکانە و سەرۆت و سامانێکی زۆر بە فیڕۆڕۆی بەڵام ئەم پیاوە توانی گۆڕانکاری گەورەی و ڕیشەی بکا لەبەرەوەی لە ماڵی خۆیەوە دەستی پێکرد لە خێزانەکەی خۆیەوە دەستی پێکرد وتی ئاڵتون و زێڕ و زیوەکانە بێنە لەکوێت بوو خێزانی کشی عەبدولمەلیکی کوڕی مەروان بوو خەلیفەی پێشوو وتی باوکم وتی ئەمە بیهێنە بیخە بەیتولمالەوە وتی خۆمە وتی خۆل لەکوێت بوو وتی باوکم وتی ئەی باوکت لەکوێ بوو بیخەرە بەیتولمالەوە ئەگەر ئاوا لە ماڵی خۆیانەوە دەستیان پێ بکردایان کرد بەزەم تا ئێستا دان بەوە نانێ کە پارە لای بەرپرسەکانە دان بەوە نانێن کە دزی کراوە هەڵێن حیزب فەقیرە حکوومەت فەقیرە داهاتمان نییە ێ باشە بەرپرسێکی بە مەرزی پەروێزخان بەڵێ تەنها لە مانگی پێشوو 30 ملیار دینار داهاتمان بووە تەنها لە یەک مەرزاز 30 ملیار دینار ئەی چەند مەرزمان هەیە ئەوە پەروێزخانە باشماق لەو خەڵە باڵخترە ئەوە حاجەمەرانە لەو زیاترە و برایم خەلیلە لەگەڵ تورکیا سێ ئەوەندەیە ئەگەر لە هەرمانجێکە ئەم 30 ملیارانە کۆکەیەوە هەر مەرزێکیانە چێتە 150 ملیار دینار تۆ 2 مانگ 3 مانگ نەداوە هەری مەرزەکان ئەی داهاتەکانی ناوخۆ چەندە باز لە نەوت مەکە 500 بەرمیل لە ڕوا بەبۆری هی پاڵاوگەکان چی لێ دێ هەموو ئەم داهاتانە حکوومەت ئامادە نییە شەفاف بێ نهێنیەکان بە خەڵک بڵێ ئامادە نێ لەگەڵ بەغا ڕێکەوێت کە تینی بۆ دێ فشار دێ دەڵێن ماچین بۆ بەغاو کۆبینەوە ئەسڵان کۆبوونەوەی بەیانی بۆ خۆپیشاندانی ئەمڕۆ نییە کۆبوونەوەی بەیانی بەرنامە بۆ داڕێژراوە چەند ڕۆژێک پێشتر با بڵین یان بۆ ئاشبوونەوەی یەکێتی و پارتیە بۆ ئاشتەوایی نێوان ئەم سێلایەنەوە بۆ ئەوەیە پارتی بڵێ کاکەگەرەوە لە حکوومەتم قبول ناکەم لە پەرلەمان دژی ئەمە بن و چەپڵە لێدەن بۆ ئەوەیە بەڕاستی بۆ ئەوەیە
گۆڕان بە گۆڕان ئەڵێ کاکەوە لە حکوومەتن وامەکەن گۆڕانی هەڵە کاکە پۆستەکانی خۆتان نەداینێ واتان پێداین ڕاستان نەکرد یەکێتی ئەڵێەوە واتان نەکرد ئێمە وامان کرد ئەسڵەن کۆبوونەوەکە بۆم شتانەیە نەبۆ قوتی خەڵکن نەبۆ هێنانەوەی نەوت و پارەیە نەبۆ ئەوەیە لەگەڵ بەغدا چی بکەن دەکرێت دوایان خۆپیشاندانانە بەشێک لە تەوەرەکە بگۆڕن بۆ ئەمە کە چی بکەن بەڵام وەکوتم ئەمە کۆبوونەوەی ناوێ ئەوە لەگەڵ بەغدا دەکرێت بیکەن و من ئەو وەفدەش کە ناردیانە بەغدا و هاتیشەوە وتیەوە ڕێکەوتنمان کرد ئەسڵەن ڕێکەوتن لەگەڵ چیەکەن خۆ بێ ئەنجومەنی نوێنەرانی عراق بڕیار بدە دوجاریش من حکوومەتی هەرێم بناسیین ڕابردوەکەی پێمانەڵێ یانیسان حدیثەکە فەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرة ئێمە دایان جارگەزنن حکوومەتی هەرێم بەرمیلێنەوە تەسلیم ناکە بە پێی وایە ئەگە بەرمیلێنەوە تەسلیمی بەغا بکە با موچەی خەڵک بێ با هاوڵاتی تیا سوودمەند بێ بەڵام ئەڵێ سەروەری خۆمان لە دەزەدەین دەسەڵاتمان نامێنێ و تومانە ئابووری سەربەخۆ و تومانە دەوڵەتی سەربەخۆ پێمان نەکرا و تومانە ئابووری سەربەخۆ با لە دەستی نەدەین لەبەرەوە سەروەری حیزبی پێ گەورەترە لە ژیانی خەڵک من پێم وایە بەرمیلێنەوت نادا بەغدا مەگەر لەژێر فشاری خەڵک ئەوەی بێ فشارێکی حەقیقی ڕاستەقینە خۆپیشاندانە مەدەنیەکان بەردەوام بن دوور لە توندوتیژی بەڕاستی چونکە توندوتیژی خزمەتی خەڵک ناکە و دوجار حکوومەت ئەوان حیزبن میلیشیان هەیە هێزی گەوران هەیە خۆ هاوڵاتی ساداوی نییە لەبەرەوە بە فیشەک ڕوبەڕووبوونەوە لە بەرژەوەندی خەڵک نییە بەس مەدەنیانە هەموو خەڵک بێتە سەر شەقام من پێم وایە دەبێت چۆڵیکەن کشمەلیک سپاس دەکەم کاومەر سەبارەت بووی کە پارتی و یەکێتی و گۆڕانکە ئێستا لە حکوومەتن وتت دەبێت چی بکەن بۆی کە فریای خۆیان بکەون ئێستا بڵندەنگێکیش هەیە بۆی کەم حکوومەت هەڵبۆشێتەوە پێ دوای هەڵۆشانەوەی حکوومەتیش دەکرێکی بێ لە بژاردەکان تاوەکو هەڵبژاردنیش هەڵبژاردننی پێشوەختەش بەڕێوە بچێت خۆی کاک حەچیم ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە دەرس وەرناگرێت کە ئینسانێکی دەرسی وەرنەگرێت ئیتر بەڕاستی چارە نییە ئێستا مامۆستا هەر خەریکی بێ لەگەڵ قوتابیەکە و ئەخیرن داچارە بێت ئیتر بە شێوەیە لە شێوەکانی کە تعامل لەگەڵ ئەم قوتابی خۆی بکە حکوومەتی ئێمە دەرسی وەرنەگرێت دەرسی لەو ئامۆژگاریانەی کە هەموو وەکو جەنابی کاک دکتۆر فەرمووی خەڵکە ڕۆشنبیرەکان خەڵکە دڵسۆزەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی حیزبە معارضەکان کردیان و سوودی لێبینی ینی ئەمان هەر کەسێک ئێستا ئامۆژگاریکیان بکە هەر کەسی بێتە سەر شەقام وەکو تابووری پێنجەم سەیرەکەن ینی ئەوان خۆیان تەنها بە دڵسۆزان بۆ وڵاتە ئیتر هیچ کەسی کە بەد ئەوەی بەدەر لە خەتەکەی ئەوان هەر قسێکی کرد ئەمە تابووری پێنجەمە و خائینە بە وڵاتە بە تەسەووری من ئەکرا ینی سەخۆ وەکو بە زمانی ڕقم قسە بکەین ئێمە ئەگەر تۆ جەناب چی بکەم حکوومەتیە 200 ملیۆن دلاری دەسەکەوێت لە داهاتی ناوخۆ لەگەڵ سنوورەکە 300 ملیۆن دلاریشی بە قسەی خۆیان ئەگەر 500 ملیۆن بەرمیل بفرۆشن لە ڕۆژەکە من حساباتم بۆ کردووە 500,000 بەرمیل بفرۆشن لە ڕۆژەکە مانگان ئەکاتە تقریبا ئەگەر لە 150 بێتەوە بۆ ئێمە 300 ملیۆن دلارەکە ئەمە سەر ئەوەی ئەوان پێویستیانە 750 ملیۆن دلارە سەی 25 لێ ببڕن ئەو 500 ملیۆن دلارەکە هاتەوە بەسی ئەم قرار هەمومانە معاش بن لە بری سەی 20 لە خەڵکە بڕیت و بە دوو مانگی بشی و بە نادرێ سەی 25 مان لێ ببڕ و کاکە هەمومانە بێ بە خەڵکی کوردستان و تۆ بەغا تەلاقی دایی بۆ تەلاق وەرناگری طلاق بغا طلاقياوي يعني امان اما نمانو حكومتي هرمي اما حكومتي استفتاء مان كرد ريفراندوم مان كرد بو حكومتي سربخو دروس كينو اعلاني جمهوريه كردستاني سربخو كين بو انا مان كردو بغا بيوتين برن بيكن ما خو ما نمناك ايو دعايه يعني هر بغا بيوتين كاكا اما حقمان بس داري اونيه حقمان بس حدودي اونيه حقمان بس ريشتي اونيه بارتان ناديني كواتا برون سربخو بن اما بوري ناقر اي كواتا او دعايه فيدراليه تجيبو اگر باز لمسألة السروري او كان كاكا السروري خوتان دورانتان لا ياكل صعب بنجاتان دوران لا شانزي اكتوبر لم لا شو لتشلشون سباي تركيا داخلي هرمي كردستان بوا لا همو لا ياكو سروري تان دوران هو امسي محافظه شوار محافظه ما تو بوناين بغا بيتان عليك كاكا ابا برقي جير خوانكو جناب الدكتور فرموي خێزانەکەی عمەری عەبدولعەزیزی دوڕە ئاڵتوونەکانی بێن ئەمەش ئاڵتوونی ژنەکان ژیان بفرۆشتە بەڵام بەو تەخازن و تەنازلەوە جارێکە نەگەڕێنەوە بەغا یعنی من بوومایە بۆ خۆم مەرگی خۆمم قبول بوو بەڵام بەو تەخازن و تەنازل نەچووم خۆکوشتنی خۆم ینی خۆم ئەکوشتەوە بەڵام بەو تەخازن و تەنازل نەچووم بەغا کارێکم ئەکرد ژیانی بەرپرسەکانی هەرێمی کوردستان بەلای کەمەوە نزیک بۆیەوە لە ژیانی خەڵکی کوردستان خەڵکم قایدە کرد پێم وتن کاکە هەر ئەوەندەمان هەیە با تەنازل بۆ بەغا نەکەین ئێمە با بۆ خۆمان وەکو خۆتان خۆیان ئیدعا نەکرد ئابووری سەربەخۆ ئابا ئابووریەکەمان سەربەخۆ بێ هەنگاو بەرەوە زیاتر ئیستیقلالیت بنین با ئەمان
ئەو مەبلغە پارە 320 میلیارد دینارە بە ئێمە نادەن، ینی ئەمە هەموو تەنازولی بۆ 320 میلیارد دینارە کە لای خۆیان هەیە لە کۆمپانیەکانی خۆیان هەیە، وەریان بگرتایەتەوە بیانیانە بیان بە خەڵکی بە موچەخۆرانی خەڵکی کوردستان بە پرۆژەکانی خەڵکی کوردستان ئەو تەخاذول و تەنازولیان بۆ نەکرد. ینی من بۆ خۆم شەرمم لێیە کە کوردم ئەوانە تەمسیلی منەکەن بەو شێوەیە بە تەخاذول و تەنازول و ئەچنەوە بە بەردەمی ئەو بەڵام ئەوە لە بەرگەندەڵەکانیان نییە. دەرەنجامی چیە؟ ئەمە دەرەنجامی زانی چۆنە مەسەلەکە ئەمان نایانوێت بە هیچ جۆرێ لەو سەرمایی کە کەڵەکەیان کردووە دینارێک لەو سەرمایە دەربێنە دەرەوە، هی خۆیان و هی کۆمپانیەکانیشیان ئەچن ئەڵێ بەوەی ئەوە بە پارێزرایی بمێنێتەوە، بەڵام تەنازولەکەین بۆ بەغا بۆی هەرچۆنی 300 دۆلارمان بۆ بنێرە. بەس باشین بژاردەوەی کە حکوومەت هەڵبۆشێتەوە پارتی ویکێتی بڵێنکان دەسەڵاتی ئەساسین لە حکوومەت چی بکەن گۆڕانیش کە بەشدارە بە تەسەوری من ینی بۆی لە وەزەکە دەرباز بن هەڵبژاردنێکی پێشوە خێرا ئیعلان بکەن ئەم حکوومەتی ئەلانی شکستی خۆی بکە فعلەن شکستی خواردووە ئەوەی گۆڕان مەسەن بوتی ئێمە من ماوەیەک ئەدەم 1 ساڵ بە حکوومەتەکە و کاتە تەقیمی کاکەوە ساڵێک نیوە ساڵێک و 5 مانگە و تەجاوزی کردووە نەک نتوانیوە سەرکەوتوو بێ بەرەو خراپتر ڕۆشتووە کەواتە حکوومەتی بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵوێ زۆر ناگری لە مەوزوع چی وەرگری بە تەسەوری من ینی مەسەن هەندێکیانی سەی دیعاکەن هەندێک لەوانەی کەوا عەرابی ئەوە بوون ئێمەیان بردەوە بەناو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جەنابی دکتۆر فەرمووی لا يردغ المرء من جحر واحد مرتين کاکە ئێمە لەوانە بووین کە مارێک لە دوو جار لە کونێکەوە پێوەیە ئێمەی گۆڕار پێوەدان بالتأشید بۆ چکە جاری یەکەم ئێمە چوین خوا بیانگرێ، بەڵام جاری دوم بەڕاستی خوا خۆمان بگرێ، خوا ئەوانە بگرێ کە ئێمەیان والێ کرد لە ژێر سای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێما وایان لێکردن هێنایان ناو قاعی پەرلەمان و ئێمە دژایەتی ئەو یاسایەمان کرد، بەڵام ئەوان بوون بە عەرابی. ئێستا هەندێک لەوانەی کە عەرابی ئەو یاسایە بوون هاتوون ئیدعای ئەوەکەن کاکە وەڵا گەندەڵی هەیە لە فڵان شوێن گەندەڵی هەیە لە فڵان شوێن کاکە تۆ خۆت بووی ئەمە اختیار کردووە. ئێستا بەڕاستی هەر کەسی بۆ هەیە قسە بکات لەسەر گەندەڵی تۆ بۆ نییە قسە بکرێت لەسەر گەندەڵی کە تۆ خۆت ڕێکەوتنت کرد پێش ئەوەی حکوومەتی تازە تەشکیل بێ لە سەردەمی کابینەی هەشتا ئەم ڕێکەوتنە کراوە، تۆ خۆت ئەمە قبول کردو ئیتفاق لەگەڵ پارتیا کردو کە ئێمە حازرین یاسای سەرۆکایەتی هەرێمتان بۆ هەموار بکەین بەمەرجێ لە حکوومەتی داهاتوو ئەم شتانەمان بدەن. هێشتا حکوومەتەکە هەڵمەوەشاوە، هێشتا کابینەی هێشتا خولی چوارەمی پەرلەمان هەر لە ئارا بووە ئەم ڕێکەوتنە کراوە. ئێستا هەندێک لەوانە زۆر خەڵکی زۆر دیاریشن لە ناو پەرلەمانە بە تایبەتی پەرلەمانی کوردستانیش و پەرلەمانی عێراقیش ئێستا هاتوون دەستیان کردووە مزایدەکردن قسە لەسەر گەندەڵیەکەن کاکە تۆ خۆت گەندەڵی هەڵبژاردووە، قسە لەسەر حکوومەتی فاسی دەکەن تۆ حقوقت ئەو حکوومەتە فاسی دەت هەڵبژاردووە، قسە لەسەر پۆست دەکەن تۆ خۆت ئەو پۆستان هەڵبژاردووە. خەڵکی کوردستان و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانتان گۆڕەوە بە چەند پۆستێک و ڕۆشتن داخلی ئەم حکوومەتە بوون، لەبەرەوە پێوی خەڵکی کوردستان نابێت لەو کەسانە قبول بکە ئەو جۆرە مزایدانە بەسەر خەڵکی کوردستان نیکەن ئەوە مزایدەیەکی علەنیە، چونکی ئەوانن ئێمەیان پەلکێش کرد و بزنەوەی گۆڕان بەناو حکوومەتی هەرێمی کوردستان بووین و بەشێک لەو فەساد و گەندەڵیە کە ئیساکی خەڵکی کوردستانیش لێمان خۆش نابێت. باش ئەگەر لە شوێنی سەرۆکی حکوومەت بایکەوتت لە هەموو ڕۆیەکە شکستێناوە چی دەکرد؟ من لە شوێنی بەشبارزانی بوومە ئێستاکی هاتمە سەر تەلەڤیزیۆن ئەمە من سەرکەوتوو نەبووم لەم حکوومەتە، حکوومەتەکەم حکوومەتێکی فاشیل بوو، نەمتوانی وەک پێویست خزمەتی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکەم، بۆیە بڕیارمدا ئیستیقالە بکەم و حکوومەت کابینەکەشم هەڵەوشێنەوە و داواشم لە سەرۆکی هەرێمە کرد بە داوا لە پەرلەمان بکە، پەرلەمان داوای هەڵبژاردنێکی پێشوەخت بکە بە خلالی 6 مانگە بۆی حکوومەتێکی نوێ تەشکیل بێت. سوپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمانێ دەکەم وەلای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان ببێنین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرفر دايشة وي دسر وازي لنا او باراكا راسك باراكا بسيطة بسيطة خبصة بسيطة 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 شيء في الربي. الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكي الركلام كاني ايوا لاي ايميا جا اگر هفته زور جا اگر باريكي زور منينه اتر ركلامو ميكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ركلامي ناوي شلون؟
برنجی محمود ڕکلامی ناوێ بسيطة بسيطة سبسة بسيطة شێ بوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ربا بوري كلامبو بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگە تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دیارە خۆپیشاندان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوامە پەیامنێرمان هەوار محەممەد لە کەلارەوە لەگەڵمان دەبێت کاک کەوار دوایین زانیاری چییە لەبارەی خۆپیشاندانەکەی کفری و کەلارەوە خەتەکە بەرزکەرەوی جوڵ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیامیش بێت ئێمە ئێستا لە بابڵنجال شەقامی سەرەکی بەردەم مەکۆی گۆڕانیان بەستە بوو و هەروەها پەلاماری مەکۆی بزودنەوەی گۆڕانیان دێ و بەشێک لە بیناکەیان سووتان لێرە دەنگۆی ئەوە هەیە کە
یەکێک لە هێزەکانی ئاسایش و پۆلیس بریندار بوو بێ لەلایەن خۆپیشاندەرانەوە و هەروەها بە پێی زانیاریەکانی ئێمە یەکێکیش لە خۆپیشاندەران کە مناڵێکی تەمەن 11 ساڵە بریندار بوو بێت و بەبۆی سەختی برینەکەی گیانی لەدەستدا بێت بەڵام ئەمە تەنیا دەنگۆیە تا ئێستا پشتڕاست نەکراوەوە لەلایەن تەندروستی گەرمیانەوە و هەروەها لە قەزای کفریش ئەم شەو لە کاتژمێر 7:30 بۆ 8ەوە خۆپیشاندان دەستی پێگر خۆپیشاندان دوایتر ئاراستەکەی گۆڕا بەرەو کۆمیتەی کفری کۆمیتەی یەکێتی قەزای کفری لەوێش خۆپیشاندەران بەشێکی زۆری بیناکەیان و تەواوی ئامێر و کەلوپەلەکانی نەو کۆمیتەی یەکێتیان لە قەزای کفری سووتان و هەروەها دواتر بەرەو کۆمیتەکانی دواتر بەرەو مەکۆی بزوتنەوەی گۆڕان بەڕێکەوتن و نیازیان هەبوو ئەوەش مەکۆی بزوتنەوەی گۆڕانش لەوێ بسووتێن و هەروەها نزیک بوونەوە لە بارەگای یەگرتوو لەوێ بەڵام بەهۆی گفتوگۆکردن لەگەڵ کارگێڕ و ئەندامانی بارەگای یەگرتوو لەوێ ئەو با بڵین مەکۆی بزوتنەوەی گۆڕان و بارەگای یەگرتوو نەسووتێنراوە لە کفری تەنیا کۆمیتەی کفری سووتێنراوە بەپێی زانیاریەکان لە قەزای کفری گەنجێک کە تەمەنی 20 ساڵە بە ناوی ئاکۆ سەلمان شەهید کراوە بەداخۆ بەتەقەی هێزە ئەمنیەکان و بەتەقەی پاسەوانی بارەگای کۆمیتەی یەکێتی لەوێ شەهید کراوە و دەنگۆی ئەوەش هەبوو کە کەسی دووەمی شەهید کرابێ بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە کە لەناو فریاکەوتنی قەزای کفری وەرمانگرتووە کە ئەو بریندارە تەنیا بریندارە و هەتا ئێستا باڵنگیانی لەدەست نەداوە لە قەزای کفری لە قەزای کەلار ببورن هەتا ئێستا خۆپیشاندەران بەردەوام و خۆپیشاندەران هەوڵەدە نزیک بنەوە لە بارەگای حیزبیەکان لە ئێستادا ئێمە لە بەدووری چەند کیلۆمەترێک لە نزیک مەکۆی گۆڕان هێزەکانی پۆلیس و ئاسایش لەم کۆڵانانی ئێرە بڵاو بوونەتەوە هەتا نزیکی ئێمەش بوونەوە ڕێگریان لەوەش کرد کە ئێمەش با بڵین وێنە بگرین بۆیە لە ئەمە ئاماژە بۆش کەم لەلایەن ئەو هێزە ئەمنیانە و ژمارەیەکی زۆر هەتا کەمێک پێش ئێستا دەنگی تاقەش دەبیسترا تاقەیەکی زۆریان بەسەر خۆپیشاندەراندا دەکرد ئەمە زانیاریەکانی ملای من بوو دەگەڕێمە لای ئێوە کاک حەکیم زۆر سوپاس هەوار محەممەد پامنێرمان کە لە گەرمیانەوە لەگە ماوەی سوپاس دەکەین زۆر سوپاس مامۆستادارە بگەڕێمە لای بەڕێزت بە بۆ چوونی بەڕێزت باشترین شت کە بکرێ ئێستا چییە؟ حکومەت هەڵبۆشێتەوە چاکسازی بکرێ بڵێن لایەنەکانی دەسەڵات چی بکەن ئۆپۆزیسیۆن چی بکات زانانی ئێمە گەرواقع بین معلومە ئەوەی باشە دەمێکەیڵێن چی باشە بیکەن بەس واقعەکەوەی ئەم دەسەڵاتە ئەیناسین کێستا لە هەرێمی کوردستان حکومەکە لەگەڵیان ژیاوین لەگەڵیان ئۆپۆزیسیۆن بووین لەگەڵیان چوینە حکوومەت لە شاخ لەگەڵیان بووین لە شار لەگەڵیان بووین ئەم دەسەڵاتی ئێستا نەحکوومەت هەڵەوەشێنێتەوە بە هیچ شێوەیەک یاعتراف بە شکستیش ناکە و حکوومەتیش هەڵناوەشێنێتەوە و پێی وایە حکوومەت پێرفێکتە و باشترین حکوومەتی سەر ئەزەویە پێی وایە ئەم خۆپیشاندانانە دەستی دەرەکیە ئاژاوە چین ئاوا بیرەکاتەوە ئەم دەسەڵاتە ئامادە نییە چ خەڵک بە ئاژاوە جێڕەزانێت دان بە شکستی خۆیان بنێ و ئامادەش نییە بە جێبێڵێ بە هیچ شێوەیەک جارێکی تر پێمانەڵێ ئێمە زۆرینەی دەنگمان هێناوە و خەڵک هەڵی بژاردوین فەرموو ئەوە دەنگدان لەبەرەوە چاوەڕێوە نەکەین ئەم دەسەڵاتە گۆڕانکاری بکە ئەم دەسەڵاتە وا بیرەکاتەوە چۆن سەدام حوسێن کە کوێتی گرت بڕۆ یادەوەری بە هەموو سەرۆکەکانی ئەمریکا بۆش و برێمەر و دواتر با بڵێن کۆڵن پاوەڵ هەموویان باس دەواکەن کە زۆر هەوڵماندا سەدام لە کوێت بگەڕێتەوە لە مقابلە کۆمەڵێکی باشی بۆکی بەزەم کە لە ڕقی کرد نەگەڕایەوە سەرنجامەکەی ئەو ئەم دەسەڵاتە لەو بابەتەی قەزافین کە خەڵک لە هەموو شارەکان ڕاپەڕی بوو لە جیاتی بەدەم داوای خەڵکەوە بچێ ئەیوت دار زەنگە زەنگە ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان دوایان کەوت ئەم دەسەڵاتەی ئێمە لەو بابەتانە نین دان بە شکستی خۆیان نابنێن و دان بەوای بنێن با گۆڕانکاری بکەین با حکوومەت گۆڕین لە هەرێمی کوردستانە بۆ 28 ساڵە چی کاکەم دەسەڵاتە نەگۆڕەوە هەر ئەوانن حزبی تر چووە نەچووە هیچ نییە یعنی نەدەسەڵاتی هەبووە نەبڕیار بەدەست بووە تەنها لەوانەیە حزبەکە خۆش کستی خواردبێکە لەیان نزیک بۆتەوە پاشانیش ئەم برادەرانە ئەگەر بیانە چاکسازی بکەن وەکوتمان ئەتوانی دەستێک بۆ سەرۆت و سامانەکەی خۆیان بەرن بهێنەوە من بەرپرسێک بۆی گێڕامەوە کە ئێستا لە ژیانە ماوە وتی لە ناوچەی قەندیل لە بەفرێکی زۆرا پەکمان کەوت کە پەکمان کەوت ڕێهات و چۆ بڕاو ساڵی هێشتاکان وتی باری ئێسترێک 25مان پێ بوو 25 سویسری پارەی عراقی کە زۆرەکە ینی باری ئێسترێک 25 بە فەردە پێمان بوو وتی جوابمان نارد بۆ کوێخای دەیە گوتمان با بە هەرچێککە کردووە هەندێک ئاردمان بۆ بکڕە ئاردمان بگەێنێ بۆی بکەین بەنان لە برسانەمری کوێخا جوابی بۆ ناردین وتی وڵی کاک فلان کەس فەردەی بە 25 دینارە تانەوێ
کوڕەوتی وتم بابا ئەمە ئەو ڕۆژەیە کە خوا فەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون ئێمە باری وڵاخەکان پارەمان پێەیە بە هەر چەندێکە بۆمان بکڕ لە برسامردین پارە چی لێ بکەین بەڕاستی من ئەم دەسەڵاتە وا ئەبینم ئەو پارانە دوای فریان ناکەوێ با بە ئێستا با لە سادەی بێنەوە زیاتر نا بە هەرێکێکیان بڕیار با ملیارێک دۆلار بێنێتەوە با بە بەرپرس هەیە چەندین ملیار سەرەتی هەیە ئەوە بڕۆ لە ئەمریکیەکان پرسە زانەزانن چوامووی لە بانقەکانی ئەوانایە و ئەمریکا کۆنتترۆلی بانقەکانی دنیا کردو باشە زانن لێرەشان نێشتووە ێ باشە با ملیارە دۆلار لەوە بێنەوە موچەی دوو مانگی پێدەن کاک لەم بارودۆخە تۆ هەدانیشی بەبێ نەتیجە و خەڵک بە تەسویف و بەڕێکردن و داهاتوو ئاواتان بۆکەین و کۆبینەوە لەگەڵ بەغا ڕێککەوتوین لە بودجێ ساڵی داهاتوو پشکی هەرێم خەنە ناوی و بودجێ ساڵی داهاتوو جارە نەکراوە دەنگی لەسەر نەدراوە بیشی خەنە ناوی تۆنەوە نەنێری ئەوانیش ناینێرن و ئەوانیش لێمان تێگەشتون و بڕۆ گوێ بۆ میدیا عەرەبی عراقی بگرە بزانە چیمان پێڵن باش لەبەرەوە ئەم برادەرانە چاکسازیان پێ ناکرێت دەبێت چی بکرێت کە خۆیاندان بەش وڵای من پێم وایە ئەم شارانە بەردەوام بن ئەم خۆپیشاندانانە سەرتاسەری بن ئەمە گرینگە من یەکشتی ڕێیم هەیە یەکێتی شەریکە لە حکوومەت و بەشداریشە باش هەچەند خۆی پێی وایە بەشداری با بڵێن کارانیە و پێی وایە ئەم زۆرتر ئاگای لە داهاتینەوت نییە بەڵام لە ڕاستیایەکێتی شەریکە لە حکوومەت ئەگەر یەکێتی کاتی خۆی کە کێشە دروست بوو لەسەر لێکەم هەڵبژاردنە سەر 50 بە قسەکەی کاکنەوشیروانی ئەم کردایە یەکێتی بووایە و پۆسیۆن با پارتی حاکم بواە وەزەکەوانە دەبوو یەکێتی ئەگەرەسا لە حکوومەتانە بواە با ئەو پێشڕەوی خەڵقی بکردایە بی و تا با خۆپیشاندان بکەین وە نییە لێرەش و لەورەیەش پێکرا بەس یەکێتی لێرە ڕوبەڕووی خەڵگە بێتەوە لەبەرەوە یەکێتی شەریکە لە حکوومەتەکە و تیا بەشدارە ئەمە وای کردووە تۆ خۆپیشاندان خەڵگە بێت لە هەموو شوێنێک ڕاپەڕێ و من پێشم وایە گەر لێرە نەکرێت لە هەولێر ناکرێت دەبێت لێرەشەوە بڕوا بۆ ئەوێ و ڕاپەڕێنەکانی تریش وابوون کارێکی یاسایە گەر وردەوەدەم شار و شارۆچکانەی گرتەوە دوجار وڵاتێتە و لێر بەس من بەردەوام ئەڵێم خۆپیشاندانی بڵین خەڵک بە چەزانی چی با بشکرێ بە خۆپیشاندانی مەدەنی وەکوتم هاوڵاتی بێچەک ناتوانێت ڕوبەڕووی هێزێکی میلیشیای چەکدار بێتەوە کە پێی وایە بوونی ئەو نەکەر قایدی ضرورەیە وڵاتە کاروخێ لە پێناوی مانەوەی خۆیان هەموو چەکێک بەکارێنێ خۆپیشاندانی مەدەنیانە ئەگەر جەماوەر هەمووی بێتە سەر شەقام با 50 کەس بکوژێ خۆ ڕۆژانە ئەو خەڵکە هەر مردنە یان ێوژانێتیاتی بەس بەڕاستی پێویستی بە ڕاپەڕینێکی نوێیە بۆی جارێکیکە شۆڕشێکی نوێ بکرێ ئەگەرنا وەڵڵاهی بێت تا مردن خەڵک چاوەڕێ حکمی بنەماڵە بکەوە بارودۆخەکەمان خراپتریشە بێت ڕاپەڕینێکی مەدەنی مەبەست لەگەڵ ئەوم ڕاپەڕینێکی مەدەنی بە هیچ شێوەیە جارێک ترێ لەمەوە بەکارهێنانی چەکوتن و تیژی لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە لە بەرژەوەندی خۆپیشاندانەکە نییە چکە کووتمان تۆ کەڵشکۆفێکە پێەیە بەڵام ئەو چەکی قورسی پێ ئەڵەیەکی زۆر گەورەیە ئۆپۆزیسیۆن دەبێت چی وڵای ئۆپۆزیسیۆنەوە خاڵێکی زۆر گرنگە کە ئەرکی ئەوانە کە تۆ پێ دوایە لە بەرەی گەلی و تاکە هێزێکی سیاسی نوێنەرایەتی خەڵگەکەی دژی دەسەڵات ئەبێم ئۆپۆزیسیۆنە بە زووی کۆبوونەوەی فراوان بکەن کۆبوونەوە بکەن هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە وار کەسێکیش پێی وایە لە بەرەی گەلە بێتە و کۆبوونەوەی بەشداری بکە و خەڵقی دەرەوەی ئۆپۆزیسیۆنیش کە لە بەرەی گەلە لە خەڵکی سیاست مەدارە پەرلەمانتارە بەرپرسی ترە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیە کەسایەتیە بەرەیەکی فراوان پێک بهێندرێ و ژوورێکی عملیات دروست کرێ بۆی کە چی بکەین و ئەمانش بەشدار بن لەگەڵ نوێنەرانی خەڵک پێکەوە داواکانی خەڵک بگەێنن وەکۆی کە لە بەغدا کرا و کاریگەری شێ بوو کاکە حکوومەتیان ڕوخاند ئێستاش بیانەوێ لە شەو ڕۆژێکا سەرۆک کۆماریش و سەرۆکی حکوومەتی نێرنەوە بۆ ماڵەوە باڵ سوپاس دەکەم کاومە کاتیشمە زۆر کەمەوە سەبارەت بۆی کە حکوومەت ڕاگەندراوێکی بڵاو کردبەوە سەرۆکی حکوومەت باز لەوە کام دۆخەدارەیە کە دروست بووە لە دەرەوەی ویست و خواستی ئەوان هەموو هەوڵێکیانداوە بۆ تێپڕانیان قەیر ئەوەنداوەش لە هاوڵاتیان دەکات کە نەکەونە ژێر کاریگەری پەیامە تێکدەرەکان سەرنج چی بوو لە تەسەوری من هەنگا ئەو هەموو هەوڵێکیان نەداوە باشە هەموو هەوڵیان داوە بۆ دەوڵەمەندکردنی کۆمپانیەکانی خۆیان ئەگەر وەکو ئێستا من ڕقم هەندێک ڕقم بە جەنا بەدوت ئەوان ئەیانتوانی ئەم مانگە بە ئاسانی بەبێ گەڕانەوە بۆ بەغا بوو داهاتی کە لە بەردەستیانەوە دوو مانگە موچیان نەداوە لە کاتی خۆیان موچیشان بدایە پرۆژەکانیان بەسەر بکردایەتەوە ئێستاش بە تەسەوری من بەیانی کۆ ئەبنەوە ئەمانە ئەم سێ حیزبە بەیانی کۆبنەوە بە تەسەوری من ئەجێنداکەیان بگۆڕن باز لەم بارودۆخی ئێستا بکەن زۆر بەپەلە هەوڵ بدەن لە خیلالی مانجێک دوو مانگە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیە چاکەن کە پێوەی دیار بێ بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان کە وعدماندا بە خەڵکی کوردستان
وعدیاندا بە خەڵکی کوردستان کە لە ماوەی ساڵێکە ئەگەر حکومت نەیتوانی چاکسازی بکە کە من لەم بینبەرەی ئەوە پێم وتم ئەو چاکسازیە سوودی نابێ و ناشکرێ ناتوان موچەی یەک چەکدار ببڕن ناتوان موچەی خانشینێک ببڕن کە چەکدار بێت و کاتی بکشێنەوە بە تەسەوری من بزنەوەی گۆڕان مۆڵەتی 2 مانگ بدا بە حکوومەت یاریمی کوردستان ئەگەر لەو 2 مانگە حکوومەت نەیتوانی وەک پێویست بێ بەدەنگ داخوازیەکانی ئەوان و خەڵکی کوردستانەوە ئەوەی لەسەر ئێمە وەکو بزنەوەی گۆڕان بکشێنەوە ئەو کارەکەی چێکە ناکشێنەوە کە مەسەلە کە خۆ دەڵێیت ڕێکەوتنێک جێبەجێ نەکراوە کابینەکەوتە شکستی یانە لە من ئێستا بزنەوەی گۆڕان بزنەوەکە لاواز بووە ژمارەی بوێ ناکشێنەوە زۆر ئەوانەی کەوا زۆر کاریگەرن چونە دەروی بزنەوەکە ئەوە ئەوشی کەماوەتەوە لە ژمارێکی زۆر ماوەتەوە لەوێ کە چاوەڕی پۆستە هەندێکی پۆستی وەرگتووە و بە تەسەوقعی خۆی شەڵم ئەگەر بزنەوەی گۆڕانی ئینسیحاب بکە لەوانەیە هەندێک لەو کەسانی کە پۆستیان وەرگتووە نەکشێنەوە لە حکوومەت من تەسەوەرەکەم دووبارەبوونەوەی مەسەلەی وەزیری دارایی پێشومان دووبارە بێتەوە جارێکی کە یعنی ئەمە من تەسەوەرەکەم چکە پارتی سیاسەتی احتیوای هەیە بە احترام احتیوا بە احترام یعنی تۆ چی پۆستی وەرەگری من بەڕێز کاک عومەری سێعەلی لە کاتێکا کۆبووینەوە بۆ وەرگرتنی ئەم پۆستانە وتی ئێمە 200 ملیۆن دینار لەو کەسە وەرەگرین ئەگەر لە بەرنامەی بزنەوەی گۆڕان لایدا منیشتم ئەوە چ جۆرە حەلێکە تۆ ئەبێ کەسێ بنێری بۆ هەولێر تەمسیلی بزنەوەی گۆڕان بکە لە شکۆی خۆی بترسێ لە شەقام بترسێ بە 200 ملیۆن دینار ئەگەر تۆ بە 200 ملیۆن دینار جەزای لێسێنی احتیمال ئەوان 600 ملیۆنی بدەنێ 200ەکەی توش بدا و 400ی هەڵگرێ بۆ خۆی لەبەرەوە بە تەسەوری من ئەبێ کەسێک بنێرێ بزنەوەی گۆڕان بۆ ئەوێ لە ژێر ڕێنمایەکانی بستنەوەی گۆڕان بێ و لە شکۆی خۆشی بترسێ بەرامبەر بە شەقام باشە بەزۆکو دوپیامیشت پێ ئەگەر وەڵامی خۆپیشاندەران نەدرێتەوە پارتی پێوا بێ کە خۆپیشاندانەکان لەوێ دوورن لەوێ شەر پێ دوایە دەکرێت بە تەسەوری مەترسی تێکچوونی بارودۆخ لە ناوچوونی حکوومەتی شەر هەیە بۆ گەندەڵی تاڵانیە پارتی ناتوانێت تا سەر بڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە بە تەسەوری من وەکو جەنابی کاکتۆریش باسی کرد ئەمە لەم شار بۆ ئەو شار لەو شار ئەم پریشکە هەر بەر ئەو ناوچەیەش ئەکەوێ بەڵام باشترین حەل بۆ ئەوەی وەکو خۆیان ئەڵێن ئەم قوارەیە پارێزراو بێ فۆرماتی خۆیان بە پەلە بکەنەوە ئەوان ئەگەر داخوازەکانی خەڵکی کوردستان قبولکەن بە ناچاری خەڵکی کوردستان ئەوانی قبول کردووە بەڵام ئەوان خۆیان نایانێت داخوازی خەڵکی کوردستان بکەن خۆیان واگەن خەڵکی کوردستان لیان ڕاپەڕێ یعنی زۆر پێم سەیرە وەکو لە سەرەتاوە پێم وتی خەڵک بە خۆپیشاندان ڕازیە حکوومەت بمەفروزە ئەوان مەمنون بن خەڵک خۆپیشاندانەکەوەچێتەوە بە ماڵی خۆی ئەوان واکەن لە خەڵکی کوردستان ڕاپەڕێ ینی بۆی گەندەڵیەوە بەتەمان بەخۆی گەندەڵی خۆکاری سەرەکی چی هۆکاری نادادپەروەری و گەندەڵیە فەسادە من بۆ معلوماتی بەڕێزێ من هەرگیز لەگەڵ ئەوە نیم مقارنەیە بکرێت لەگەڵ ئێرە بەغا چکۆی ئەگەر ئێرە فاسد بێ ئەوان ئەفسەدن دارە لەگەڵ ئەندام پەرلەمانێکی عێراقیە مناقەشەیەکم هەبوو لەسەر تەلەڤیزیۆنی فەیحا و زۆر قسەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەخیرەکەی بم گوڵای وەک ئەڵێم و تەواو یەکەم وتم هەموو قسەکان و تەواو بەس ئێرە فاسیدە بەس ئێوە ئەفسەدن بە ئەفسەد فاسید چاک ناکرێت تۆ لەو ئەفسەدێش لەو فاسیدێش دەرچۆ ئەتوانی دەرچی کاکە چی خۆ دنیا ئەو دنیای ئەوەندە نایەنێ وریابن فۆرماتێکی خۆتان بکەنەوە وەرنەوە بەدەم داخوازەکانی خەڵکی کوردستانەوە ئەسپاسەکەمە زۆر بە کورتی نیخۆڵک مامۆستاکە مابێت من لە ڕاستیە خۆپیشاندانانەی کە ئێستا دەستی پێکردووە لە هەندێک شار و شارۆچکەکانی کوردستان سەرەتایەکە بۆ شارکردنەوەی حکوومەت بەڵامە بێ دەسەڵاتی هەرێمی کوردستان باش بزانێ ئەگەر خۆپیشاندانەکان فراوانتر بوون حکوومەتی هەرێمی کوردستان لە لاوازترین کاتی خۆیەتی زۆر بە ئاسانی چکە ئێستا نە بەغدا پشتیوانیەکە و نە وڵاتانی دراوسێ پشتیوانیەکەن و ئەوەی کاوانێت لە ئێستا واڵان دەستێوەردانە کە هەمووی مناڵی خوار تەمەن 30 ساڵە کە لە سیاست و دەستێوەردان نازانێ بەڵام داوای مافی خۆیەکە سبێنە دەستێوەردانی ژەبێ و ناشتوانن کۆنتترۆلی بکەن ئێستاش هەلێکی لە باشیان لە بەردەستایە هەر دەتوانن بەیانی بڕیار بدەن بە کۆمەڵێک بڕیاری گرنگ بەس نەکبەوەی 1 ساڵە ئەڵەن چاکسازیەکەن بەڵام نایانتوانی 1 خاڵی چاکسازی بکەن و 1 دوو موچەشیان نەبڕیەوە نە سێ موچە و نە دوو موچە پێشیان ناکرێت. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان مامۆستادارە محەممەد ئەمین نای پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەروەها کاک عومەر عنایەت دەدەین پێشووی پەرلەمانی سوپاسان دەکەم سەربزنەوەی گۆڕان زۆر سوپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ